تۆمەتبارکردنەکەی ترامپ بە پێدانی پارە و بێدەنگکردنی ئەستێرەیەکی پۆرن. جارێکی دیکە سەرنجەکان دەباتەوە سەر چەندین دۆسیەی هاوشێوە لە ڕابردوودا. ئەگەرچی دۆناڵد ترامپی 76 ساڵ دەبێت یەکەم سەرۆکی ئەمریکا کە تۆمەتی تاوانکاری ئاراستە کرابێ، بەڵام کەم نین ئەو سەرۆک و سەرکردانی دیکەی ئەوروپا و ئەمریکا کە دووچاری دۆسیەی هاوشێوە بوونەتەوە. ترامپ و دانیلز. دۆناڵد ترامپی سەرۆکی پێشووی ئەمریکا تۆمەتبار دەکرێت بەوەی $130,000 داوە بە ئەکتەرێکی پۆرن بە ناوی ستیڤانی کلیفۆرد کە بە ستۆرمی دانیلز ناسراوە. ترامپ ئەو پارەی داوەتە دانیلز تاوەکو لە کاتی بانگەشەی هەڵبژاردنەکانی ساڵی 2016دا بێدەنگ بێت و پەیوەندیانی هێنەکەی نێوانیان ئاشکرا نەکات. بەڵام دانیلز بێدەنگ نەبوو، لە ساڵی 2018دا کتێبێکی بڵاو کردەوە و پەیوەندیەکەی ئاشکرا کرد. ئەگەرچی ترامپ ئەم تۆمەتە ڕەت دەکاتەوە، بەڵام پارێزەری پێشووی دان بەوەدا دەنێ کە بە فەرمانی ڕاستەوخۆی ترامپ پارەکەی داوەتێ. کلینتن و لوێنسکی. ئەگەرچی ترامپ دەبێت یەکەم سەرۆکی ئەمریکا کە بچێتە بەردەم دادگا، بەڵام هەرگیز یەکەم سەرۆک نییە کە لە دۆسیەی هاوشەوەتیەوە گلابێت. 28 ساڵ لەمەوبەر سەرۆکێکی دیکەی ئەمریکا بیل کلینتن ڕوبەڕووی دۆسیێکی ئابڕووبەرانە بووە کاتێک ئاشکرا بوو پەیوەندی لەگەڵ ڕاهێنەرێکی کۆشکی سپیدا هەبووە بە ناوی مۆنیکا لێونسکی کە ئەو کات مۆنیکا تەمەنی تەنها 22 ساڵ بووە. پەیوەندیەکەی نێوان کلینتن و مۆنیکا دەنگدانەوەی زۆری هەبوو لە کاتی خۆیدا. پەیوەندیەکەی نێوانیان ساڵی 1995 دەستی پێکرد و پاش 3 ساڵ ئاشکرا بوو. لە ئەنجومەنی پیران بۆ ماوەی 21 ڕۆژ لێکۆڵینەوە لە بابەتەکە کرا. سەرنجام بێتاوانی کلینتن سەلمێنرا. لە گوتاری ماڵ ئاوایشیدا لە ساڵی 1998 کلینتن جارێکی دیکە بوونی پەیوەندێکی لەو شێوەی ڕەت کردەوە. جۆن کەنەدی و مارلین مۆنرۆ. میدیاکانی ئەمریکا چەندین ساڵ ناوی جۆن ئف کەنەدی سەرۆکی تیرۆرکراوی ئەمریکایان بەستبووەوە بە ناوی ئەکتەری بواری نمایش مارلین مۆنرۆ، بەڵام تا ئێستاش ئەم پەیوەندیە بە ناڕوونی ماوەتەوە. گۆڤاری گلامۆی ئەمریکی دەڵێ 7 ساڵ بەر لەوەی کەنەدی ببێتە سەرۆک لەگەڵ مارلین مۆنرۆ یەکدیان ناسیوە، بەڵام لە یاری ساڵی 1962دا پەیوەندیەکەی نێوانیان زیاتر دەنجی دایەوە کاتێک لە ئاهەنگی لەدایکبوونی کەنەدیدا مارلین مۆنرۆ گۆرانی دەڵێ دواتر وێنەیەک دەگرن و وێنەکە بڵاو دەبێتەوە. 2 مانگ دواتر تەرمی مارلین مۆنرۆ لە ماڵەکەی خۆیدا دۆزرایەوە. دەسەڵاتدارانی ئەمریکا گوتیان ڕووداوە کە خۆکوژی بووە. بێرلسکۆنی و ڕوبی. ساڵی 2010دا دۆسیێکی هاوشەوەی ئەوەی ئێستای ترامپ لە ئەوروپا ئاشکرا بوو کاتێک دەرکەوت سیلڤیۆ بێرلسکۆنی سەرۆکوەزیرانی ئەو کاتی ئیتالیا سێکسی لەگەڵ کچە سەماکەرێکی 7 ساڵاندا کردووە بە ناوی ڕوبی. میدیاکانی ئیتالیا لەو کاتەدا تۆمارێکی دەنجی بێرلسکۆنی و سەماکەرەکەیان بڵاو کردەوە کە سەماکەرەکە لە بەرامبەر بێدەنگبوون و ئاشکرانەکردنی ئەوەی لە نێوانیاندا ڕووی داوە داوای پارە لە بێرلسکۆنی دەکا، بێرلسکۆنیش ڕازی دەبێت. 3 ساڵ دواتر دادگای میلانۆ سزای 7 ساڵ زیندانیکردنی بەسەر بێرلسکۆنیدا سەپاند و بۆ هەتایە لێشی قەدەغە کرد هیچ پۆستێکی فەرمی وەربگرێت. پرۆفمۆ و کیلەر. لە 60ەکانی سەدەی ڕابردوودا ئاشکرابوونی پەیوەندێکی سۆزداری لە نێوان جۆن پرۆفمۆی وەزیری جەنگی بەریتانیا و کارمەندێکی تەمەن 19 ساڵ بە ناوی کریستین کیلەر بۆ هۆی ڕوخانی کابینەی حکوومەت. ساڵی 1961 هاوسەرەکەی جۆن پرۆفمۆ ئەو پەیوەندەی ئاشکرا کردو بوو بە بابەتی گەرمی ڕۆژنامەکان. دواتر کیلەر باسی خوڕیکردن بۆ یەکێتی سۆڤێت تۆمەتبار کرا. بابەتەکە سەری کێشا بۆ ئاسایشی نیشتیمانی و لە ئەنجامدا پرۆفمۆ دەست لە کارکێشانەوەی پێشکەش کرد. دوجار ماک میلانی سەرۆکوەزیرانیش لە ئۆکتۆبەری ساڵی 1963دا بەهۆی دۆسیەکەوە دەستی لە کار کێشایەوە.